چێ هاوکاریم دەکا چێ هاوکاریم دەکا ئێوە چن ئەوە پەڕێنەوە لەو شەقامە ناوت چییە پەڕێنەوە لەو شەقامەی بابەتی ئەو ڕۆمان پیاوێکی زۆر باشە. مامۆستا طالب لە قوتابخانەی تەقتەقی هاوڕێی بنەڕەتی من چەند بۆ ماوەی 25 ساڵە وانە دەڵێمەوە، بەڵام 4-5 ساڵە وانەی کوردی پۆلی دوی سەرەتایی دەڵێمەوە. هەموو وانەکانم بە شێوەی پراکتیکی بە شێوەیەکی چالاکی گونجاو لە پۆلەکان ئەنجام دەدەم و من بۆ ئەوەی ئەو چالاکیانەی کە ئەنجامی ئەدەم بۆ ئاستی بەرزبوونەوەی هەموو قوتابیانە و هیوادارم کە هەموو قوتابخانەیەک بەو شێوەیە وانەکانی بڵێتەوە بۆ ئەوەی بتوانین ئاستی هەموو قوتابیان لە قوتابخانەکانی شارچکەکەمان واتە هەرێمی کوردستان بەرز بکەینەوە. في السوق وەکو قوتابخانەی تەقتەقی هاوڕێ مامۆستاکان گرنگێکی زۆر بە چالاکیەکانە دەین، چونکە لە ڕاستێکی قوتابیەکان زیاتر تێکەڵ بە وانەکانی خۆیانە بن. گرنگی ئێمە ئێستا لە بابەتی ئەم ڕۆمانباز لە سووقەکەین واتە لە بازار، گرنگی ئەو بابەتانە لەوەیە کە هەرچی شەرمە لە نێوان مامۆستا و قوتابیەکان نامینە بەهۆی ئەو چالاکیانەوە. گرنگی ئەوەیە کە قوتابیەکان زۆر جار کە لە مامۆستاکەی خۆی شەرمەکە بەپێی ئەو چالاکیانە شەرم لە بینی مامۆستا و قوتابیەکەی نامینێ وەکو هاوڕێیەکی لێدێ. ئەوەم بە باش زانی کە ئەو ڕێگایە بگرمە بێ. وانەکانی پۆلی یەکەم بناغی خوێندن و زمانی دایکە. زۆر پێویستە کە زۆر بە جوانی ئەرکەکەی خۆمان بگەێنین. وانەکە چۆن دەگوترێتەوە؟ چەند هەنگاوێکمان هەیە، 7 هەنگاومان هەیە بۆ وتنەوەی ئەلفوبێی کوردی. لە هەر هەنگاوێک و قوتابی زیاتر دەکەوێتە ناو بابەتەکە و فێربوونی پیتە نوێیەکە. سمۆرە جانیشمان هەیە لە پۆلی یەکەم، جیان لەوەی کە داتاشۆ و کە کارتی هۆیەکانی فێرکردن و پیتە ڕەنگاوڕەنگەکان بەکاردەهێنین و هەروە ماجێکی ڕەنگاوڕەنگش بەکاردەهێنین. من مامۆستا عومەر عەبدوڵڵا بەڕێوەبەری قوتابخانەی تەقتەقی هاوڕێی بنەڕەتی لە سنووری بەڕێوەبەرایەتی کۆیە قوتابخانەی تەقتەقی هاوڕێی بنەڕەتی لە ڕووی جوگرافیەوە ناو چەقی شارۆچکەی تەقتەقین. دیارە ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ساڵی خوێندنی نوێدا بە سیفەتی ئەوەی قوتابخانەکەمان هەمیشە خاوەنی ناو و ناوبانگی خۆی بووە، چ لە ئاستی ناوخۆی وە چ لە ئاستی نێودەوڵەتی، بۆیە هەمیشە ستافێکی کارا و چالاک لە کاژێڕی قوتابخانەکەەوە لە تەواوی ستافی مامۆستایان لێرەدا بەشدارن. ئێمە ئەو گۆڕانکارانەی کە لە ساڵی نوێی خوێندن کردومانە لە ناوەندەکانی خوێندنەوە لە قوتابخانەکانی خۆماندا، چ قوتابخانەکەیمە گەورە و فراوانەوە خاوەنی زیاتر لە 600 قوتابیە بە 20 پۆلی خوێندندا دابەش بووە. هەوڵمانداوە هەندێک ڕێککاری جیاواز و نوێتر بگرینە بەر. لە گرنگترین ئەو ڕێکارانێک ئێمە گرتومانەتە بە لە ڕووی مەسەلەی کارگێڕیەوە هاتووین، قوتابخانەکەمان دابەش کردووە بە 20 پۆلی خوێندندا و جیاوازتر لەوە بۆ ئەوەی بەریەککەوتن و کێشە و مەشاکلەکانی خوێندکارەکان لە پۆلدا زۆر ڕوونەدات. ئێمە دوو گۆڕانکاری جەوهەریمان کردو. گۆڕانکاریەکەم بریتیە لە کێشانی ئەو هێڵ و هێمانەی کە بۆ سێ بازنەی جیاوازمان دروست کردووە، یعنی هێڵی شین و هێڵی زەرد و هێڵی سەوز. مەبەستمان لە کێشانی ئەم هێڵانە بۆ ئەوەیە کە لە بازنەی یەکەم هێڵی شین و لە بازنەی دووەم هێڵی زەرد و لە بازنەی سێم هێڵی سەوزمان دیاری کردووە بۆ ئەوەی خوێندکارەکان لە کاتی پشۆکانی دێن بۆ دەرەوەی قوتابخانەوە دەچن بۆ ناوپاڵی قوتابخانە بەسەر هێڵەکانی خۆیان دابڕۆن بۆی بەریەککەوتن و کێشە مەشاکلەکانمان زۆر بێت و هەر بازنەیەک لە بازنەکان خاوەنی هێڵ و هێمای خۆیەتی و خاوەنی ڕەنگی خۆیەتی بۆ ئەوەی پۆلەکەی خۆ لێ تێک نەچێت و زۆر مامەڵەیەکی جوان بکات لەگەڵ ئیدارە، لەگەڵ مامۆستایان، لەگەڵ بەڕێوە لەگەڵ چونە پۆلەکەی. سەکەمان تۆزێ عەیار بوو، وتی دایکە من حەزم لە خواردنی سێوەی کاتی خواردنی میوەکانمان نهاتووە. دایکەکەش وتی ئۆ وا ڕاستەکەی کچە جوانەکان. دایکەکە چوو بۆ مەتبەخەکە و هەر بە خێرایی سێوەکەی کرد بە 4 مێتەوە. چەند دەمینێتەوە؟ یانی نیوەمان خواردووە، کەواتە دەبێتە چەند کەرتەکەمان چی؟
نام شیبا عدنانە پۆلی دوی بنەڕەتی قوتابخانەی تەقتەق مەکتەب قوتابخانەی هاوڕێ ئەمڕۆ پیاوێکی نابینامان خوێن مامۆستاکەمان خۆی کردووە پیاوێکی نابینا دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم ئێمەیان فێر کرد بۆ ئەو هەموو شتانە ئەم وانەی ئەمڕۆمان پیاوێکی نابینایە چالاکێکمان ئەنجامدا بۆ ئەوەی بتوانین ئاستی قوتابیەکانمان بەرز بکەینەوە. کۆمەڵێک لێرە ئەوە باز لەم جەوهەراتەکە ئاڵتون و ئەکسسوارات لێرەش بایع الئلعابمان هەیە یاری مناڵانە و کە فرۆشیارە لێرەش بایع الخضارمان هەیە ينادي على الخيار يعني لێرە گرنگی فرۆشیارەکە لەوێش بایع المەلبوساتمان هەیە دەلالە لە جل و بەرگەکە. نام سەلوا خەلیل ئازادین خەڵکی ڕۆژاوای کوردستانم لە پۆلی پێنجی بنەڕەتیم لە قوتابخانەی تەقتەقی هاوڕێی بنەڕەتیم لە بابەتەکەمە بەناوی سەرەکی فی سووقە یعنی قازانجێکی زۆر سوودێکی زۆر لێ وەرەگرین دەستخۆشی لە مامۆستاکانمان دەکەین یعنی فێرمان دەکەن هەموو شتێک و تا سەرکەوتین ببین و زۆر سپاس مامۆستاکانێکی بیخۆین چی پێ دەڵێن؟ لە دوایم بێڵێنەوە بەڕوو وهەندێک بابەت هەیە خواردنە ئەوە بۆیان دەهێنین گرنگ ئەوەیە ئەو قوتابیە تێکەڵ بیتن لەگەڵ ئەو بابەتەی کە دەیڵێنەوە و فێری پیتەکە بیتن فێری شێوەی نووسینی پیتەکە بیتن لەسەر تەختە و بەهۆیەکانی فێرکردن و بە هەر شێوەیەک بی و هەروەها دەنگەکەشی زۆر زۆر گرنگە کە فێر بیتن ئەو بابەتەی کە ئێستا بەڕاستەکەی نمایش کرا لە زۆربەی زۆری سایت و پیجەکان من لێرەوە دەستخۆشی و سوپاسی خۆم دەگەێنمە دەستەی کارجێری و مامۆستایانی ناوەندەکە دیارە قوتابخانەی تەقتەقی هاوڕێ یەکێکە لەو قوتابخانەی کە بەڕاستی لە مەیانەی نزیکەی 7 ساڵ دەبێ بە پێی پێوەرەکانی قوتابخانەی هاوڕێ و بە پێی ئەو پێوەرانەی کە پێشتریش لە بەرنامەی بەهێزکردنی تواناکانی مامۆستایان بە پێی ئەو پێوەرانە کاریان کردیا بەڕاستێکی مامۆستایەکانیان هەمووی ڕاهێنراینە لەسەر شێوازی وانەوتنەوەکان بەو شێوازەی کە ئێستا ئێوە دەیبینن هەتا ئێستاش ئەوان بەردەوامن ساڵانە کۆی ساڵەکەی ڕۆژانە کۆمەڵێک لە کار و چالاکی و نمایشکردنی وانەکانیان بە شێوازێکی مۆدرێنانە بە شێوازێکی تەکنیکێکی زۆر جوان و بە شێوازێک کە لەگەر واقعی بابەتەکە واقعی ڕۆژانە و تەئسیر لە کاریگەری لەسەر بیر و هەست و هزری خوێنکار بێ بۆی بابەتەکەی لەبیر نەبچێتەوە بۆی بابەتەکەی لە ژیانی ڕۆژانەی جێبەجێ بکە ئەوە یەکێکە لە بابەتە هەرە سەرچیەکانی وانەوتنەوە وا پێویست دەکا کە هەموو مامۆستایەک لە ناوەندەکانی خوێندن ئەو شێوازە پیادە بکە بۆ ئەوی بابەتەکە لە هزری ئەو قوتابیەکە بابەتەکەی بۆ نمایش دەکەی بابەتەکە ئەوە یەک لە کارەکانە کە بتوانی بابەتەکە لە ناو ژیانی ڕۆژانەی خوێنکارەکە و بتوانی نوێکاری تێدا بکە بتوانی خۆی تێدا دروستکە بتوانی خۆی تێدا پێشخە ئەوە یەکەکە لە هۆکارەکان کە هانی تەڵەبە دەدا بۆیە من لێرەکانەوە بەڕاستەکەی دەستخۆشیان لێ دەکەم بابەتێکی ترمان ئەو کردووە قوتابخانەکەمان لە کاتی پشوەکاندا دابش کردووە بەسەر بیرۆکێکی تردا یعنی شێوازێکی دەمزکردنی پۆلەکانمان کردووە خودوانەکانمان کردووە لەگەڵ یەکدا کاتێک کە چلدەقەی یەکەم تەواو دەبێت نیوەی قوتابخانەکان دێن بۆ دەرەوە نیوەکەی تر لە ژوورەوە دەم بەپێی سیستەمێکی کارگێڕی جەدوەلێکمان بۆیان داناوە کە دەرسەکانمان دەمج کردووە هەموو پشوەکانمان کردووە بە پشوویەکی دەدەقەی بۆ ئەوی قوتابیەکان بە شێوەیەکی ئاسوودەیی و بە تەواوەتی بتوانن لەم دەدەقەیەدا بتوانن پێداویستەکانی خۆیان لە WC و لە حانوت و لە خوێندن و لە ئەرکیوانەکانیان جێبەجێ بکەن سەبارەت بە شێوازی وتنەوەی وانەکان بە سیفەتەوە لە ساڵانی ڕابردوودا کەم و کوڕی لە خوێندندا زۆر هەبووە ئێمە هەوڵمان داوە هەموو پشتگirێکی ئەو ستافی مامۆستا بەڕێزانە بکەن بۆ ئەوەی کە پێداویستەکان و هۆکارەکانی فێرکردنیانمان بۆ جێبەجێ کردووە هەوڵمان داوە زۆربەی زۆری وانەکان گشتگیری وانەکان بە شێوەیەکی پراکتیکی یاخود بە شێوەیەکی چالاکی یاخود بە شێوەیەکی کردارەکەی وانەکان بکەین بە کردار هەرکو لە دیمەنەکانی راپۆرتەکەماندا ئێوە دەیبینن ئەمەش حەز و خولیا و ئارەزووی قوتابیان هەم بۆ وانەکە زیاتر کردووە باشتر کردووە چالاکتر کردووە ئەمەش وای لێ کردووە ئەو بابەتانێک کە لە نێو پرۆگرامەکانی کتێبەکەدا هەن
بە شێوەیەکی کردداری قوتابەکە دەبینێت بۆی باشتر و چاکتر و چالاکانەتر لە هزر و بیری خوێنکاردا ببینێتەوە بۆ ئەوەی کاریگەریەکەی بۆ زۆر بێت یاخود بۆ هەتاوی بێت جیاواز لەوەی کە تەنهاوانەکان و بە شێوەی زارەکەی بێت ئێمە لەم ساڵی خوێندندا ئەم هەنگاوانەمان ناو و بەردەوام دەبین لە هەنگاوەکانمان هەرچەندە بربەست و کێشە مەشاکلەکانمان بەڵام وەکو هەموو کاتێکی ترکە هەوڵماندا و ئێمە بە زاڵ بین بەسەر کێشەکان و دەرفەتەکان هاتوونە پێشمان و زاڵ بین بەسەریاندا و کۆڵ نەدێن و بەردەوامین لە هەنگاوی کەمیشدا ئەم شێوازانێک ئێمە هەنگاومان بۆ ناو لە شێواز دەمەچکردنی وانەکان و لە کاتی پشوەکان و لە کاتی ئەو هێڵ و هێمانێکە کێشاومانە هەوڵمانداوە جیاوازێکی زۆرمان پیشانداوە و سەرکەوتنێکی گەورەشی بەدەست هێناوە ئینشاءڵڵا ئێمە بەردەوام دەبین و هەوڵ دەین لەوەی کە بتوانین نەوەیەکی تەندروست و نەوەیەکی نوێخواز بەزانست و نوێخواز بە هەسوکەوت و ڕەفتار و بە شێوەیەکی مامەڵەیەکی تەندروست بێنە پێشەوە بۆی بتوانین هەمیشە خوێندکارەکانمان لە ناو قوتابخان لە دەروی قوتابخانە خاوەنی ڕەفتار و هەسوکەوتێکی پەروەردەیانی ڕێک پێک بن. زۆری جارەکان کاری نوێخوازی دەین بەرنامەی ناوپرۆسی پەروەردە لە ڕێگای مامۆستا بەڕێزەکانەوە. هەر لێرەوە من سپاسی فەرمانبەرەکانیشیان دەکەین بە تایبەت کارگوزارێکیان هەیە کە باخەوانە 3 ساڵی پێشووتر لە قوتابخانەیەکی تر بوون کە لە بینایەکەی خوارێ بوو جیان هێشت باخێکی دروست کرد بوو کە مەساحەکەی زۆر بوو بەڕاستەکەی مایەی خۆشحاڵی بوو لۆ ناوەندەکە و مایەی دڵکرانەوە بوو بۆ قوتابیانی خوێندنگاکە. لە ڕاستیدا مێژوو دامەزراندنی ئەم قوتابخانەیە چەند گۆڕانکاریێک بەسەر ناوەکەی داهاتوە بەڵام مێژوو دامەزراندنی قوتابخانەیە کە لە ساڵی 1970 دامەزراوە بۆ خۆی بەڵام تاوەکو ئێستا قوتابخانەی بەردەوامی هەبووە بەڵام بە ناوی جیاواز و بە شێوەزێکی جیاواز بەڵام قوتابخانەی تەختەقی هاوڕێ بنەڕەتی بە پێی پرۆگرامێکی وەزارەتی بەروەرداری بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسێفی جیهانی قوتابخانەیەکی هاوڕێی منداڵ خراوە ناو پرۆسەی پەروەردە فێرکردنەوە ئێمە لە ساڵی 2012ەوە لە قۆناغێکەمدا قوتابخانەکانی هاوڕێی منداڵ چونە ئەو پرۆسەیەوە کە بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسێف وەکو پێشکرد پرۆگرامەکە پرۆگرامێکی یاخود بیرۆکەیەکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان قوتابخانەکانی هاوڕێی منداڵ ئەو قوتابخانەن کە تێیدا منداڵ چەقی پرۆسەی پەروەردەن دەبێت منداڵ چەقی خوێندن دەبێت لێرە هەموو باخێک بۆ منداڵان دەدرێت ئەو قوتابخانەیە دوور دەبێت لە هەموو جۆرە توند و تیژیەک تەواوی خێزانی قوتابخانە پێکەوە بە یەک ستاف کار دەکەن و پێکەوە کار دەکەن و پێکەوە هاوڕێی یەکترن.